ئەمنام هێمنە نزیکەی حەف مانگونی و عملیاتم کردیە عملیاتی بڕنی مەعیدا لە ڕەمەزانێش بە ڕۆژی و لەخوای بە زیادبێت 29 ڕۆژگەم کرد کە ساڵ 29 ڕۆژ بوو پاش عملیاتی یەک شەو لە خەستەخانە مامەوە پاش سێ ڕۆژیش گەڕام و ئیشی خۆم و وەردەوامم لە ئیشی خۆم و لەخوای بە زیادی وەزنێکی باشم دابەزاندیە چوومە عملیات و عملیاتەکەمان کرد و لەخوای بە زیاد سەرکەوتوو بوو لەوە وەزنیشم لە 130 کیلۆ ئێستاکە 96 کیلۆ بەپێی بەرنامەکانی دکتۆر دلێری لەخوای بە زیاد وەزعم زۆر باشە خوای گەورە پشتوپە نایانبیتن و هاوکاریان بکاتن و عەزم لێ هەموو قەڵەوەک ئیسفادە لەو عملیاتەی بکاوە وەکو ڕێگەی خۆشکەرەکە لە بۆ ژیانێکی خۆش تازە دەست پێکردنەوەی ژیانێکی خۆش و هیوادارم قەڵەوەکان هەوڵ بدەن ئەوەی خۆیان زەعیفکەنەوە بە پێ ئەو بەرنامەیە و ئەو عملیاتەی